لەژێر دەسەڵاتی کوردیدا ئێمە هیچ نەبێت چوار کەیسی ئەتوانین بڵێن زیندومان هەیە لە سەر تیرۆرکردنی قەڵەم کە خودی هەرێک لە دەسەڵاتی یەکێتی و پارتی بەرپرسان لە تیرۆرکردنی ئەم شەهیدانە و بێگومان بکەری تیرۆرکردنی ئەم شەهیدانش هەر لە ئەستۆی دەسەڵاتە بۆ بە پاراستوێتی بەو مانەی کە نەیتوانیوە دادگا عادل بێت لە بڕیاردانە سەر کەیسی تیرۆرکردنی ئەم ڕۆژنامە نووسەوانە بەدەر لەمەی هەوڵی داوە تاوکو ئێستاکە ئەو کەیسانە بە نادیاری بمێنێتەوە. ئەم حکومەتە مافیایە لەبەروی کە زۆر ڕقی لە قەڵەمە زۆر ڕقی لە نووسینە بەردەوام هەوڵی داوە کاوەکان بەو شێوە بکوژێت ئەوە ئەم ڕۆژانەی پێشوو ڕێگری لە بڵاوبوونەوەی کتێبەکەی سەردەج عوسمانی کردووە لە سەیتەرەکانە ئەمە دیارە دەسەڵاتێکی نەخوێنەوارە دەسەڵاتێکی چەتەکگەریە مافیاییە تەنها ئەیەوێت قەڵەمە جوانەکان لە ناوبات بەڵام دڵنیایان نەکەینەوە بە هەزاران کاوی تر هەیە لە وڵاتە شوێنی کاوە بگرێتەوە و ڕێبازەکەی قەت بەرنادەین و بەردەوامیش ئەبین و خوێنی کاوە بە هیچ شێوەیەک ناتوانین بەفی ڕۆ بڕوات و نابێ بەفی ڕۆژ بڕوات. لە ڕێی سندیکاوە شکست بەو هەوڵە هاتووە کە بەتەما بوون ئەو تیرۆریستە کەیسا لە زینداندایە لەسەر کەسی تیرۆرکردنی کاوە گەرمیانی شکستی پێهێنراوە بەڵام هەمیشە ئەم دەسەڵاتە ئەوانەی کە لە پشتی تیرۆرکردنی کاوە گەرمیانیدان لە هەوڵی ئەوەدان کە ئەو زیندانیەی لەسەر کاوەگەرمیانی زیندانی کراوە بە هەر شێوەیەک بۆ حکومەکەی کەمکەنەوە یاخود ئازادی بکەین بۆیە ئێمە بلەم پەیامەماندا ڕای دەگەێنین کە ناتوانن کە بیانەوێ بە هەر فێڵفڕێک بێت لە ڕێی دەسەڵاتی دادگاکانەوە یاخود لە ڕێگەی قەزاکانەوە دەسەڵاتی قەزاییەوە بیانەوێت ئەو تیرۆریستە ئازاد بکەن ئێمە دووبارە خۆپیشاندانی گەورە ساز دەکەین.